ئازانم کاتان باش من حیدە کەریم لێرە لە ستودیۆی دەنگی ئەمریکا لە واشنگتنەوە بە یەک دەگەینەوە لەم بەرنامە تایبەتیە سەبارەت بە هەڵبژاردننی ئەمریکا و ئێستا کە هەردوو کۆنگرێ نیشتیمانی کۆماری و دموکراتەکان کۆتایی هاتوو پارتیەکان هیلری کلنتن و دۆناڵد ترامپیان هەڵبژارد و هەردوو پاڵێوراو تا ڕۆژی هەڵبژاردن هەڵمەتەکانیان چڕ دەکەنەوە لەو لایەتانەی یەکلاکەرەوەن. جا بۆ باسکردنی ئەم بابەتە ئەم بە ڕێزانە میوانی ئەم بەرنامە تایبەتیەی دەنگی ئەمریکان کە لە کەناڵی NRTەوە بڵاو دەکرێتەوە. دکتۆر کرمانس گوندی پرۆفیسۆر لە زانکۆی تەنسی ستیت لە ناشڤیل بە ڕێگای سکایپەوە بەشداری دەکات. سیروان قەچۆ ڕۆژنامەوان لە ڤەرجینیا دەخیلی شەمۆ کە تازە لە کۆنگرەی نیشتیمانی دیموکراتەکان گەڕاوەتەوە. سەرەتا بەخێراتنی هەموو لایەکتان دەکەین. دەخیل با لای تۆ دەست بکەین خۆل لە کۆنگرەکە بووی. ئەم کۆنگرانە بۆ ئەوەیە خۆ دەزانی بۆ ئەوەیە کە پاڵێوراوەکان دیاری بکەن و بەرنامە و کەساتەکەی بە خەڵکی ئەمریکا بناسێنن. پێ دوایە ئەم دوو کۆنگرەیە ئەو ئەرکیان بەجێگەیان دەبیتن؟ سەداسەد هەردوو کۆنگرەیە ینی مەبەستن خۆ بجهئینان هەرچەندە هەردوو کۆنگرەیەدا ناڕێکی ناکۆکی هەبوون یانی هەندە شتێت لابلا هەبوون بەڵێ مەبەستاوان یا یەکەی وەکو دوزانی و کتەگوتی کۆنگرا بەری هەر تشتی کاندیدی خۆوەسا دیار بکەوت و کەسی هێژایە و کەسی یەکیە ببدا سەرۆکی ئەمریکا و ئێرەشەش لەسەر کاندیدی دژ هەلبەت دەوێدا گەلک سەرکەفتی بوون هەردوو لاش. بەڵێ دکتۆر کرمانس دێمە لای تۆ ئەم کۆنگرەیە ئەم هەردوو کۆنگرەکە چەند کاریگەریان هەیە لەسەر ئەوانەی کە تا ئێستا بڕیاریان نەداوە دەنگ بە چ لایەنێک دەدەن پێ وایە ئەمە توانی بیان ئەوانە ڕازی بکەن کە تا ئێستا بڕیاریان نەداوە؟ بە گوێرەی ئەو ئامارارەی کەوتونەتە دەست لە 120 خەڵکی ئەوانەی دەنگیان نەدایە ڕقیان لە داناڵد ترامپە لە 120 دیکەی ڕقی لە هێلری کلینتنە. ئەوەش پێ وایە هۆیەکەی دەگەڕێتەوە ئەوەی کە ئەمریکا هەرگیز لە مێژووی هەڵبژاردننی سەرۆکایەتی هیچ وەختێک ئاوها لە بەرامبەر کاندیدەکانی خۆی بێچارە نەبووە. یەکێکیان مەشهورە بە درۆزن بە ناڕازگۆیی و لە هەندێک حالت وا ڕفتاری کردیە کە لە سەروی قانونا کە خانمی هێلری کلینتنە ئەوی دیکەیان بێڕێستترین مرۆڤە تا ئێستا بوو بێتە کاندیدی سەرۆکایەتی هیچ حزبێک و بێکیفایەتترینە کە کەمترین سیفاتی سەرۆکایەتی تێدا بیتن کە داناڵد ترامپە. ئەوەش خەڵک دەگەینیتە ئەو دیتنگەیە کە لایەنی نێگەتیوی سیستەمی دوو حیزبی لە ئەمریکا نیشان بداتن. ڕاستە سیستەمی دوو حیزبی وەختێک حیزبێک دەباتەوە سەقامگیری هەیە و حکوومەت تەشکیل دەکاتن، بەڵام ئەو لایەنە نێگەتیڤەشی هەیە لە وەختێک خەڵکی ئەمریکا دووچاری ڕوبەڕووی دوو کاندید دەبنەوە لە وەختێک نەکە ئەوەیە بڵێتن ئەوە بەو پێوەرە ئەوەیان لەوی دیکە باشترە، بەڵکو ئێستا کە خەڵکی ئەمریکای لە بەرامبەر دوو کاندید قەراریان گرتیە کە خۆیان ئەگەر بتوانن قانیع بکەن بەوەی کامەیان لەو دوو کاندیدە نەک باشترە بەڵکو کامەیان کەمتر خراپترە. بەڵام دکتۆر ئەوەی کە باسەکە ینی پێدەچێتن ئەو شتانی کە باس کرد هیچ کاریگەری لەسەر ئەوە نەکری بێ کەچی ئەم دۆناڵد ترامپ توانی بەسەر 16 لە ڕێکەبەرەکانی با بڵێن هەڵبژاردنەکانی بەرایە زاڵ بێتن و کەچی ئێستاش ئەوەندە جیاوازینە لەگەڵ هەلریە. تەنیا هۆکارە کە وای کرد داناڵد ترامپ لە بەرامبەر کاندیدەکانی دیکە سەرکەوتن بەدەستبینیتن نە لەبەر ئەوە بوو لەوانی دیکە عاقڵترە. خەڵک بە تایبەتی پێگەی کۆماریەکان لە مؤسساتی واشنگتن لە سەرۆکایەتی خۆیان تا ئەندازەیەک دڵگران بوون. هەر ئەوەش بوو کە داناڵد ترامپ وەکو کەسێک کە ملیاردێرە و ئیمپراتۆریەتێکی بزنسی زۆر سەرکەوتووی دروست کردیە، خەڵکانێکی زۆر کە پشتگیری لەو دەکەن بەوەی بەو هۆیە خۆیان قانع کردیە کە کەسێک بتوانێت ئیمپراتۆریەتێکی بزنس لەسەر ئاستی جیهانی نەکەر ئەمریکا ئاوا دروست بکاتن حتمما دەتوانیتن وڵات بەو شێوەیە بەڕێوە ببا. بەڵام ئەوەش دیدێکی غەڵەتە تیۆریەکە کە بە غەڵەت لێک دراوەتەوە و کارێگەری نەبووە لە مەیدانی عملیان. پێشم وایە لە ئێستا هەتا نۆڤێمبەرێ
خەڵک زیاتر لایەنی نێگەتیوی دانەڵد ترامپ ببینیتن هەتا ئەوەی کە تەنیا تەماشای سەرکەوتنی بزنسی بکاتن. بەڵێ کاک سیروان من وا حەز دەکەم ئەم هەڵبژاردنە زیاتر سەنجی خستوتە سەر ڕابردووی کاندیدەکان لە بری ئەوەی باسی بەرنمەیان بکات بۆ 4 ساڵی داهاتوو. دناری نامەدا ئەف یەکی بێتر کەمپێنا دۆنالد ترامپ بکاربینە ji ber ku کلینتۆن حیا 4 ساڵا وەکو وەزیرە دەرڤە بوو خانما مەزن لە ئەمریکا بوو دووەختا سەرۆکاتیا بل کلینتۆندا و سیناتۆر بژی ینی gelek tişt هەنێک و کەمپێنا ترامپ dikare êrişên xwe ser wî esasî li dijî Clinton pêk bînin li aliyê din tiştek tune ez nabînim tiştek hêj be ku Trump ev carekê dikeve qada siyasetê de tiştek tuneyê ku bi karbînin şpêvî ew رابردووی دوارێ سیاست دوارێ بزنساوی ینی دوارێ کار ده هەر ئەو دیارکردن ینی بۆ نمونە ئەگەر بەری خۆ حیدەر چهار ڕۆژێت کۆنفرانسدا بەهرا بتر بەحسی ینی خانماوی جارێکی هات کوڕێوی کە چاوی کوڕێویەدی هەر شەوەیەکی بەحساوی دیکرد ینی هەر ئەو بوو وەکو بزنسمان وەکو بابێکی سەرکەفتی وەکو ئەوەش بوو دیت ڕای من هەر ئەو شتانە بوو کە زیاترە و تەماشای بکەیت کەمترین شەهرەی دیار لە ناو کۆنگرەی کۆماریەکان شەهرەی دیاری سەران سیاسیانی کۆماری بەشدار بوون لە کۆنگرەکەی ئەوەش هۆکاری ئەوە بوو کە زۆرێک لە سەرانی حزبی کۆماری دانەڵد ترامپیان قبول نییە. دوایی بەرنامەی پلاتفۆرمی کۆنگرەی حزبی کۆماری وەک تەماشام کرد کێمترین بەرنامە لەسەر ئاستی پێشوەبردننی ئەمریکایە لەو قۆناغی کە ئێستا تێدایە بەرەو ئاینەیەکی گەشاوەتر بباتن لەوەی زیاتر هێرشەکە هەمویان بە شێوەکی گشتی ئەوانەی قسەیان دەکرد تەرکیز بوو لەسەر لێدانی شەخصیەتی هێلەری وانیشان بدەن کە ژنێکە ئیبلیسە ئەبلەها بە کەلک سەرۆکایەتی نایەتن بە جێگەی ئەوەی پلاتفۆرمی خۆیان نیشان بدەن لە بەرامبەر ئەوە پلاتفۆرمی دیموکراتەکان پێم وایە شتێکی گشتگیر بوو کە دەتوانن لێرە پێوە بەرنامە ڕێژی لەو بکەن زیاتر لەسەری قسە بکەن و زیاتر بەرنامەی خۆیان لە بواری ئابووری لە بواری سیاسەتی خارجی پەروەردە تەندروستی پەنابەران ئەوانە بۆ خەڵکی ئەمریکای ڕوونتر بکەن. بەڵێ کاکسیمان دووسێ بڵێ خۆمت خۆستە تشکی بێژم تشتێک بۆ دکتۆر کرمانج گوت لێزێ دەکەم ینی ترامپ وەکو ڕخناگۆ لێ تێکردن حتان ها سیاسەتی وی ji hemû aliyat bi taybet duwarê siyaseta derve de neber biçavin bêtir ew kempêna em bêjin helmeta popülizmê ku li nav هەلبژارتنên pêşwext dest pê kir ê komariyan ez dinerî name de wê bi heman şêweyê li dijî Clinton berdewam bike ew tenê sermiyanî wînî siyasî di kongrê demokratan de hin êriş hate ser Trump li hin de êriş net hate ser Hillary di kongrê komariyan de yanî Dr. Raz dibêje bilê rêjeya êrişê li ser Trump gelekê bilintir bû ser Hillary. بەڵێ دەخل خۆت لە کۆنگرەکەی و وەکو پێشتریش بە ئاماژەم پێ کرد ئەو بەرنامەی کە باس دەکرێت لە کۆنگرەکە باس کرا خەڵک هەندێک کەس دەڵێن ئەو بەرنامەی کە لە کۆنگرەی دیموکراتەکان باس کرا زیاتر بەرنامەی کۆماریەکان بوو وەکو مەسەلەی ئەمریکا و دەنگ بۆ ئەمریکا ئەمە چۆن چی کاردانەی خەڵک بۆەوە چی بوو؟ آخر کێشە هندیدایە بەرنامەی یان کۆنگری کۆماریان هەردوو کۆنگرێژی هەر پرۆپاگەندەیەکە چار ڕۆژیە تەلڤیزیۆنی بوو و بتر دیارکردنا کەساتیا کاندیدی بوو و مەسەلە بنەماڵ و باش و خراپی باشیە هەر کەسی بوون دەوێ مەسەلەی داکتوب بەری خۆ بدێ ینی مەبەستە چی بوو ئەوەی کە بەرنامەی دیموکراتەکان لە باسەکەی زیاتر کۆماریان هەفتەیەکی پشتیوان چەند ڕۆژە دیموکرات بوو دیموکراتە هەر شت کرد و دژی ئەوان بکارنەوانی بۆ نمونە مەسەلا بکارانە مسلمانە مەسەلا بکارینانە کەسێکی کەم ئەندا مەسەلا هەر شتێکیوان ئەبژە ئەو یەک شوان شتا بوو کۆماریان گەلێک شتا ژبیر کرد ئەوانە دیموکراتن ئەو بکاتینە و دوبوو نقطەک ینی خاڵک بینەران عزیز پشوویەک دوای دەگەڕێنەوە سەر باسەکەمان.
NRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەن. ئازان درێژە بە باسەکەمان دەدەین. کاک سیروان بە هەندێک باس لەوە دەکەن کە دۆناڵد ترامپ بەرەو ڕووی گیرگرفتی زۆر بۆتەوە بە تایبەتی لە کۆنگرەکەەوە نەک لەو هەڵمەتەکانی بەر لە هەڵبژاردن. مەسلەی با بڵێن ئەوەی کە ئەو کەسەی کە کوڕەکەی لە شەڕی عێراق کوژرا بوو با بڵێن خێزانی خزر خان کە کوڕەکەی لە عێراق کوژرا بوو ئەمە کە وتارێکی پێش کرد سەرنجی خەڵکی ڕاشە بووە جیمایە تووڕێی دۆناڵد ترامپ قسەی وتووە و ڕخنەی لەوانە گرتووە لە یاشتێکەوە مەسلەی ئەو تەلەفۆنەی کە بابران لەوی کلیکس بڵاوکراوەتەوە هیلاری کلینتن ئەو ڕاستە خۆ تەمەشای تەلەڤیزیۆنی و داوای لە رووسیا کرد کە ئەگەر بتوانن زیاتر ئەو ئیمێلانەی کە هیلاری نایبردون بیدۆزێتەوە. ئەمە بۆ وای لێ هاتنی بۆ گەشتا و حاڵەتەی کە ترامپ بەو شێوە تووشی جیرگرفت بیتن. ترامپ سیاسەتا خۆ سەروی ئەساسی ئاوا دەکە وەک من دەستپێکی دەژگۆ سەرمیانی سیاسی ئەوە و عێریشی خەڵکی دەن بکە کەسنی تا ینی بشێوەیەکی کەسایەتی ینی تشتێکی نۆرمالە تشت نادەبێژێک و خەڵکی وی پشگیری وی دخوازن ببهیزن ینی نەتەنێت شێوەیەکی تونجی براستی عین ئەوژی و ئەو یەک بەردەوام دەبە سەر مەسەلا ژبەرولۆ ینی وەختاک و مایکل پێنس وەکو جیگرێ خۆ هەلبژار دنەری نامەدە ji بۆ و باڵانسەکێ تەرازویەکێ دە کەمپینە دروست بکن ینی ئەو یەکژی بزانە بوون نەتەنێژ بۆ بێتر دەنگداران پەیدا بکە لێبەلێ ji بۆ و مایکل پێنس کارە بە باڵانسەکە پەیدا بکە مەدی پشتی ڕۆژەکەی بەری 12 ساعتا مایکل پێنس گوت گۆنا ئەو کەسێک لەشکری ئەمریکی کۆ لە عێراقی هات کوشتن ئەو بخوا قەهرەمانێکی ئەمریکیە و دوێ ماڵباتا وی ترامپی ئەو یەک بۆ بەڵێ فەرموو دکتۆر ئەوەی کە ترامپ بۆ ئەو بێڕێزیانەی ترامپ بەرامبەر بە خەڵک کردیتی بەرامبەر بە ژن بەرامبەر بە ئیسلام بەرامبەر بە کۆچەران بەرامبەر بە پەنابەران بەرامبەر بە جانمەکەین کە یەکێکە لە مەحبوبترین چارەکانی سیاسی و تایبەتی لە سەنەتی ئامریکایە و ئەوە بێڕێزی ئەو دوایەی بەرامبەر بە خان کە کوڕەکەی وی خۆی کردە قوربانی دۆستەکانی خۆی کە هەمویان کریستان بووینە ئەوە بۆ خۆی دەسەلمێنیتن کە ئەو مرۆڤە فری بەسەر دنیای سیاست و دیسپلینەوە نییە هەتا ئێستاکانێژ لەوانەی کە هاتوونە خۆیان هەڵبژاردیە لە بۆ سەرۆکایەتی دانەڵ شەم دەکرێت بگوترێتن بێ دیسپلینترین کاندید بووە لە مێژووی مۆدێرنی ئەمریکایە. دکتۆر ڕاستە هەر ئەڤەیە ئەگەر هندێک و جوداهیین نافکۆماریاندا دنێڤبەرە ترامپ و ڕێبەراتیە کۆماریاندا بوو بەروڤژی دموکراتان دژاتی یان ڕکابەتی ئەلگەل کلنتن دناف کۆنگرەیدا بوو ینی خەڵکی بوو نەژێ ڕێبەرن بوو ڕاستە بوو نمونە ینی هەتا نەهاژی ئەگەر تو بەحسی جوداهیە بکە دناف هەردوو کۆنگرەیاندا حیدر ڕەنگە تو پرسیارەکەتە بتن یان خوازی بەحسی بکەی من هەر سەبار هەر بەوەی سەبار ینی وەکو باسشان کردنی نەک هەر دیموکراتەکان ئەمە کۆماریەکانشی تووڕە کردووانی هەندێک لە بەرپرسە گەورەکانی کۆماریەکان خەریکن هێوا شۆشخواان لە بەسەکانی دۆناڵد دوورخەنەوە نە پشتەوانین ترامپ ناف خەڵکیێدا نەخێر ڕێبەراتیە کۆماریان وەسا دەکە ینی کۆماری وەکو پارت وەکو کەسێن نافدارین کۆماریە پشتا ترامپ ناگرن بەروواژە گوتوبەری خۆ بدەی ئەوێن ببوون پشتەوانی ساندرس بخوا وەکو ڕێبەرێکی دموکراتان پشتەوانی هەری دیکە هەلەری دیکە لێ خەڵکی ساندرس پشتەوانی ساندرس نەهان پشتەوانی لە کلنتن ناکەن ئەوجدا هەیە و ئەو بەرژی وەکی دکتۆر کرمانجی باس دکا متخواز لێزێ دەکەم و ئەو ئەگەرا هەندێ و خەڵک لەگەڵ ترامپ نەگەڵەکەون مەسەلات توندڕێیاویە توندە بەشێوەیەکی تون بەحسی بابەتان دکا سیروان و ئەو توندیە هێشتیا خەڵکی تووڕەژی سیستەمی سیاسی هەموو ئەمریکا و تووڕەژی ئیدارا ئۆباما دەبێنێکێکی وەسا باشە ئەو توندێکە باسەکەی کەچی پشتیوانی خەڵک بۆ ترامپ کەمی نەکردێتەوە بەڵکو لە هەندێک شوێنە لە وڵاتانی کە با بڵێن وڵاتی یەکلاکەرەوەن لە بەرامبەر هلریە تەنها دووسێ نقطە فەرقیان هەیە دووسێ خاڵ کاکسیروان تزانێت تشتێک هەیە ینی دەخیل بەحساوێژی کرد ینی ئەو ناکۆکیا دناافبەرە کۆماریا بخۆدە نە لەسەر ئەساسێکی گەلێریە نە دناف خەلکی دەیە
يعني ئێمە ئەس تەرسی وەیەکێ دەبینم پرانیا خەڵکی کۆماری پشتگیری دانێت ترامپ لێ ئەوە کۆ ڕێڤەبەری حتاکیژان دەرەجێ دەکارە عین عکسی وێ ناو دەموکراتات صبي أنا هابري دمكي كل بري ساعتك جون ماكين داخل يقدايا بتندي يعني قال كي رخني ترامب دقلا مثلا أو كوري تقولي كوري مسلماني هاتي كشتن بابا زين دكتور وكو دخيلش عم جاي فكر پێشتریش قسەی بە جامەکەیان وتبوو قسەی بە ئیسلامەکان وتبوو قسەی سوکاتی بە مەکسیکیەکان کردبوو کەچی ئەم با بڵێن هەر لە شعبەتی کەمی نەکردووە پشتیوانی خەڵک کەمی نەکردو بە تایبەتی لە ناو کۆماریەکاندا گرفتی ترامپ یەک سەرۆکایەتی حزبی کۆماری بە شێوەکی گشتی ئەوانەی چەهرە دیارەکان پشتگیری لێ ناکەن بە هەمان شێوەش لە ناو خەڵکی پێگەی کۆماریەکان ڕاستە تا ئێستاکە وەکو لە سەرەتای هەڵبژاردننی هەتا ئێستاکە بە شێوەیەک یەکنەواخت خەڵکەکە پشتگیری لێ کردیە بەڵام دیسانیش خەڵکانێک لە ناو پێگەی کۆماریەکان پشتگیری لێ ناکاتن بەڵام نقطەی گرنگ ئەوەیە هیچ کاتێک هیچ کاندیدی حزبی کۆماری یا دیموکرات تەنیا بە پشتیوانی حیزبەکەی خۆیان نەچوونەتە سەرای سپی و نەبوونەتە سەرۆک لەبەر هەندێ ئەو لایەنە ئەو قشرە بێلایەنەی کە ڕۆلێکی گرنگ دەبینیتن لە دەستنیشانکردنی سەرنوێشتی هەر کاندیدەیەک پتر بەلای هێلەریدا دەچنەوە هەرچەندە هێلەریش بۆ خۆی گرفتی زۆرە لە تایبەتمەندێتیەکانی ڕابردووی ئەو بەڵام دیسانیش لە بەرامبەر ترامپ مرۆڤێکی مۆزوعیترە سیاسیترە ئیداریترە هەم لەسەر ئاستی ناوەخۆ ئەگەر ڕیکۆردی ئۆباماش لە نەزەر بگری لە 8 ساڵی ڕابردوو کارگەلێکی زۆر باشیان کردیە لە بۆ ئەمریکایە و هەم لەسەر سیاسەتی خارجی هێلەری دەکرێتن لە ئێستا هەتا نۆڤێمبەرێ لایەنە نێگەتیڤەکانی ترامپ بەردەوام بخاتە بەرچاوی ئەمریکایە قسەی لەسەر بکاتن و لە هەمان کاتیش بەرنامەی ئیدارەکردن لە بۆ 4 ساڵی ئایندا بە شێوەکی چڕ لە بۆ خەڵکی ئەمریکای ڕوو بکاتەوە پێم وایە ئەو چانسی باشترە لە ترامپ بەڵێ دەخیل جوان لە قسەکانی دکتۆر بوو ئەلبەتە هیلاری کلینتنیش جلوگرستی خۆی هەیە ناتوانانی استقلالی نامەتمانەیە و ناپاچی کە باڵی بەسەر هەڵمەتەکانی داگرتوشەکە لەوەدایە ترامپ ناتوانێت ئەوە بۆ قازانجی خۆی بەکاربێنی مۆزوعی ئیمێلەکان و مۆزوعی ئەو ئەسکان شەرمەزاری کە لە ناو دیموکراتەکاندا بوو سەرۆکی حەزب بوو دەڵین البته کاک دەخێل شتێکی دی هەیە لێرانە جولیا ئەسانج ئەوەی سەری ویکیلیکس ئەو ڕۆژە لە CNN گوتی شتیان زۆرە لەبارەی کامپەینی هێلەری ئەگەر ئەو شتانە لەو ئانەی ئێستا لە ئێستا تا نۆڤێمبەرێ بڵاو بکرێنەوە شتگەلێکی نوێ بن کە نێگەتیڤیتیان لایەنی نێگەتیڤیان زیاتر هەبیتن احتیمالی زۆرە ئەوە زۆر کار بکاتە سەر سەداسەدی کاری بکە لێ ئاتا چەندی وێ ترامپ وانە بکاربینە ji بۆ قازانجاخوا بوو نمونە ئەم ڤان ڕۆژا دەبینی پشتی کۆنگری دیموکراتان ڕێژەیە خەڵکی پشتەوانی کلنتن هەلەری دکاتن بلند بووە بە جارێکەدی لێ تۆ چیڵی سەبارەت بە و نامەتمانەیە کە باڵی بەسەر هەلەری داگرتووە ئێمەس دەبێژم ینی تشتێک هەیە وەک دەستپێکێ جیهات گوتن ینی دوو ئالی هەنێ نەوەک هەبن ئالیەک هەیە دخوازە بە هەمان شێوەی ئێریشی تە بکە سەروی بنگە هەیە بمینە و ئالیەک هەیە دخوازە بدەخۆیاکردن بنەمە ئەف تشکریە تشتاکۆ کلینتۆن بێتر پشتە خۆپێ بەهێز دەکە ئەوە دەبێ ئێمە ئەس سیاسەتا ئۆبامایە ئابووری زێل ناو ئەمریکا بەردەوام بکەم بەلکی ئەڤایاش بۆ بەرژەوەندیاوی کار بکە لێ وەک دکتۆر گۆ وەکو دەخیژی گوت دنەرین ئەمەدە تشتێک و ویکیلیکس ژمارە خویا بکەن ڕۆژێن بێدە دمەهێن بێدە وێ بێتر ڕەنگە گۆڕینە ڕاستەنگە گۆڕینە بکە ئازان دەچینی ناوبڕێکەوە پاشان درێژە بە باسەکەمان دەدەین.
ئازان بەردەوامی لەسەر باسکردنی بابەتەکەمان ئەلبەتە ئەو ماوەی کە ماوە حەزەکەین سەنجی بخێنە سەر ئەوەی پاش کۆنگرە چی دەبێتن بە بۆچوونی تۆ دەخیل کە لەوێ بووی ئەو خەڵکت بینی کاردانەوەی خەڵکو لە پاش کۆنگرە سەنجی دەخرێتە سەر چی مەسلەی ئابوووریە مەسلەی ئاسایشیە مەسلەی سیاسەتی دەرەوەیە مەسلەی تروریزمە چییە چونکە بە پێی زۆر لە شارەزان ئەوەندە باس نەکرا لە کۆنگرەکە هەلبەتە دوو ڕەخەنە وچی بابەتە بێژن و لەکوێ دەرێ بەحەز بکەن ئەو دوو چ گرنگن بابەتی و گرنگ ئەس باوەڕکە مەسەلە ئابووری هەموو وەختا هەڵبژاتین ئەمریکا ئابووری ژمارەیەکە سەری لستیە دپێرا شدی تێن هەلاری کلنتن دڵتە نایە چکو باوەری ئەوان و سیاستên ئۆباما هاتانەها دەوان هەر ساڵت بووریدا سەرکەفتی بوونە دە مەسەلا ئابووریدا لێ وێ کوێ دەرێ وێ بکن هەڵبەت تیرۆر مەسەلا تیرۆرێک و زەحمەترین کێشەیە پێش سەرۆکی بێتێ ئەمریکی مەسەلا داعش ئەو شتێکی گەلێکی گرنگە دوێ بێتێ بەحثکردن لێ وێ کوێ دەرێ بەحث بکن چەند ویلایەت هەنا ڕەنگە نەهدە ویلایەت هەبن بێژنی ویلایەتین و نیف نیڤانە نێزیکی یەکن ئەگەر دکتۆر بەرجارم دەیت بەس ئەو باسی ئەو دو سێ چوار ویلایەتە بکەم بە بۆ نمونە پێنسیلڤینیا کە کۆنگرەی دیموکراتەکان نێبوو نێزیکی یەکن لوێدریک گرنگە هەلبەتە دو ساڵ دوو هەڵبژاتنێن بۆری داژی هەر دیموکرات بوونە بەرهنگی تەڤایەوەی ینی چەند ساڵێکە لە هەشتی و چەندی وەشتی دوێ بوو جارە دوماهی بوو دانە کۆماریان هەموو دیموکراتە ئەو یەک ڤرجینیایە ڤرجینیا کەین تیم کەین نەها جێگرە بۆ سەرۆکاتیە ئەمریکا خاڵک گرنگە و ڤرجینیا هەموو وەختا کەین بەهەڵبژاتنە سەرکەتیە ئۆهایۆ فلۆریدایە نۆرث کەرۆلاینەیە ئەگەر بەحسی ئۆهایۆ بۆ نمونە گۆڤەرنەرێ وێ نەهاتە کۆمبوونا ئاکۆماریان خەڵکی ئۆهایۆ پێ گۆڤەرن بدەنگدان دەچێت هەرە فلۆریدا بۆ نمونە ئەسپانیک و خەڵکی دەبێژن ئەمریکا لاتینن دەڵەت ترەمپ دەفاوێتیوان هەشت ڕۆژە یەکیە دەستپێکردنا کەمپێناخۆ و ئێریشکی لێسەرمان ئەف چار ویلایەتە دیارە دێ قازان جاهێنەری دابن ئەو دوارێ تەکنیکیدا دەخیل بەحساوێت کەس خواوایە گەلێکی کریتیکال و گرینگە دنەری نامەدە شتێ دنجی کۆی چ پێ گوتن ینی تە دەستپێکێت بەحساوەیەکی کردی دەخیل 2012 دۆختا مترامنی بەحسا وان کەساکردنەوەی لەسەر بیمەیە کۆمەلایەتی دژینەوەی کۆپەرا و ئالیکاریێژ حکوومەتی وەردەگرن ئەوەیە حتا ڕادەیەکی پشتاوی و کەمپێناوی شکاند ئیجا لەسەر وەیەکێ دمینە حتا کیژان ڕادەیە ترامپشی بووی شێوەی ئەو ژبەرگۆ ترامپین حیان ها خۆ و کاندیدێکی نیشتمانی نەدای خویاکردن بێتر هەندە کەس دناف پارتیا کۆماری دەشخوارەکردنە ئارمانج حتا کیژان ڕادەیە کلینتۆنش خۆش دەستپێکێ دێ نەتەنێ دەستپێکا کۆ کەمپێنا خۆ دەست پێکرد حتان ها خۆوەکو کەمپێنەکە کاندیدەکە نیشتیمانی دەخویاکردن و حتا ڕادەیەکێ بسەرکەتیە ترامپ هین ئەو یەک نەکریە نەها و بشوندا ئەمێ ببینن کا ترامپ ئێدی بووێ هەر بوی شێوەی بەردەوام بکە یا وێ کارە بە ئێدی خۆ بگهینە کەسێندن کەسێن کۆ هین بریار نەدانێ کەسێن کۆ هین بەلکی هین بێعالینە و دنەری نامەدەوێ ئەو یەگەلکی گرین بکە ترامپ حیاتاکی ژانڕادەیە کارە خۆ بگهینە هەموو چینێن جوواکە ئەمریکی ئەو لایەنانەی باستان کرد کە حەیدەر وەکو ترۆر وەکو ئابووری وەکو سیاسەتی خارجی ئەو لایەنە گرنگانەی کە شتگەلێکی حیاتینە بۆ میلەتی ئامریکایە تایبەت بە ویلایەتە و دوو ویلایەت نینە ئەم پێم وایە بەرنامەی دیموکراتەکان بە شێوەکی گشتی زۆر عملیتر هەتا ئەوەی لە کۆنگرەی کۆماریەکان باسکرا کە شتێک نەبوو بەڕاستی مرۆڤ بڵێتن ئەوانە بەرنمەیەکیان هەیە بەوەی ئەمریکا لەو حاڵی کە هەیە بیپارێزن و بەرەو پێشەوەی ببەندە هاتن دەیانگوت کە جارێکی دیکە ئەمریکا گەورە بکەینەوە هەوو پرێزیدنت ئۆباما لە گوتارەکەی خۆی لە کۆنگرەی کۆماریەکان جوابیدانەوە گوتی ئەمریکا هەر ئێستا گەورەیە ئەم چۆن ئەو گەورەیەی بپارێزرێتن ئەم پێشم وایە لە پاراستنی ئەو گەورەیە و پێشوەبردننی زیاتر لە پلاتفۆرمی دیموکراتەکان سەر دەردەینیتن بە تایبەتیش ئەو یەکێتیەی لە ناو سەرکردایەتی و حزبی دیموکراتیک هەیە بەوەی کە ساندەرز وەکو کاندیدێکی زۆر بەهێز و خاوەن بەرنامە هات پشتگیری لە هێلەری کرد و هێلەری لە گوتاری خۆی سوپاسی ساندەرسی کرد گوتی بەرنمەکەی تو بەرنامەی منە بە تایبەتیش لە بەرنامەی
ساندرزی لەوەی کە بۆ قوتابیانی دانیشگا کە بتوانن بۆ هەر کەسێک لە ئەمریکایە بە ئاسانی بتوانیتن بچێتە دانیشگا کە گوتی پارەی خوێندن بەلاژ دەکا و نیشانیشیدا کە دەچێتن دەوڵەمەندەکان و شەریکاتی گەورە تەکس زیاتر داوێتە سەریان بۆەوەی بتوانێتن یارمەتی کەسانی ئەو قوتابیانە بداتن کە دەیانەوێ بخوێنن هێلەری پێی لەسەر ئەوە داگر لە کۆنگراکە ئەو کارە دەکاتن ئەم پێم وایە ئەگەر هێلەری بەو جۆرە بڕواتن و بە هەماشەوە حزبەکەی خۆی لە پشت بیتن شانسی دیسانجارێکی دیکە شانسەکەی زیاترە لە ترامپ. ئێمە ئەس دەبێژم ڕاستی کەکە حەیدەر پلتفۆرمی هەردوو پارتیا خویانی هەگەر کۆماری بن یا دموکرات بن کلینتۆن بن یا ترامپ شخوا خالین سەرەکە و لەسەر کۆنگرا دموکرات دەهات خویاکردن مەسەلا وەکەڤیا قەزەنجکردنا پەران دناڤەرە هەردوو ڕەگەزاندە مەسەلا گوهارتنا سەقەیان گوهارتنا ژینگەهێ مەسەلا تەرۆرێ و هەروها مەسەلا ئابووریان نافۆیی ئەمریکا و دموکرات دخوازن ببن بەشێک ji سیستەما ئابووری یا ناونەتەوەی لە ئالیەدن تدبین تشتنی یەکجارە دژی وێتێن دهاتن بەکارانین دناوێ دیسکۆرسا پارتیەدا وەکو مەسەلا ئیسلامی مەسەلا gelek هەروها مەسەلا ئابووری ji ber lo girîng ku li ser vêyekê were berdewam kirin heta kîjan redeyê îja Clinton wêyekê bikar bîne ya Trump li dijî wêyekê rawiste ew ya mê divan sê mehat li hêviyayê خودی کۆنگرەی دکتۆر ببورە بەڵێ دکتۆر دەخیل ئەزانی ئەوە هێلەری کە کاندید کرا بووە چۆ مێژۆوە شارەزایی لە ناو سیاسەتی ناوخۆ هەیە شارەزایی لە دەرەوە هەیە وەکو وەزیری دەرەوەی ئەمریکا بووە پێت وایە ئەوانە بتوانێت ئەم شتانە بتوانێتن لەو ماوە کەمەی ماوە وای لێ بکە زاڵوی بەسەر ئەو نەگەتیڤەی کە بەرامبەر بە هەلێری هەیە هەلەری کێشە هەینە بگومان مەسەلا ئیمێلا مەسەلا ئەف ناکۆکیات ناف پارتیە دەوتای بەژی سەرۆکە پارتیە مەسەلە بەنغازی مەسلێ دی گەلک ژی ئەف کێشانە ئەفجا وەکو دکتۆر بەحسکەوەکی مەژی بەحسکردی لەسەر نزیکی 96 98 ڕۆژمانە بوو هەڵبژاتنە دوان نزیکی سێ هەیوادەوێت چ چێ بتن و چ دیار بتن ئەگەر ئەو ئیمێل ئەو تشتە دەرکەبن و خویابن ڕەنگە ئەنجامە ینی کاریگەر بە لەسەر ئەنجامە دمینە لە سەروان ڕۆژە کادی چی بت چ نابتن ئەبەت شتێکی گرنگە هەتانەها هەلەری وەکو دەبێژن جێ خۆگرتیا خۆگرتیا ئەوەی ئەو ماوەی بدەنێ دکتۆر بزانین دکتۆر تۆ چی لە سەبارەت بەوەی لە داهاتووە ئەگەر هاتوو با بڵێن ویکیلیکس ئیمێڵی زیاتر هێلەری بڵاو کردەوە ئایا ئەمە پێ دوایە بە تەواتی کار بکاتە سەر ئەو نەگەتیڤەی کە بەرامبەر بە هەلێری هەیە پەیوەندی بە نێوەرۆکی ئەو شتانە هەیە و بابەتانە هەیە ویکیلیکس بڵاویان دەکاتەوە بەڵام لەوە ناچیتن پۆزتیڤ بیتن بۆ هێلەری لەبەر هەندێ دەکرێتن زیاتر زەربە لە شخصیەتی سیاسی هێلەری بداتن بەڵام مشکلەی هێلەری وە کاکێ دەخیل ئاماژەی پێکرد مەسەلەی ئیمێل و ئەو جۆرە شتانە نییە شتەکەی کە کردیە مشکلەی هێلەری ڕازگۆیی ئەو ژنەیە کە وەختە لە مەسلەی ئیمێلەکان هاتە دەرێگوتی ئەمن هینی نهێنیم نەناردووە پاش ئەوەی FBI تحقیقی کرد لێکۆڵینەوەی کرد هات گوتی هەندێک ئیمێل کە هێلەری جێبەجێ کردوونە ئیمەیلگەلێکی نهێنی بووینە نەدەبایە ئەو کارەی بکردبایە هێ مشکلەی هێلەری ئەو غەڵەتەی کرد بەهاتبی گوتبایە من ئەو شتم کردووە بمبورن بە جێگەی ئەوەی بڵێ نامن وام نەکردی دکتۆر کرمات زگوندی هەر ئەوەندە ماوەمان هەیە زۆر سپاس دەکەین دکتۆر کرمات زگوندی پرۆفسۆر لە زانکۆی تەنیسی ستیت لە ناشڤیل بە ڕێگای سکایپەوە لەگەڵمانە بوو زۆر سپاس دەکەین هەروەها کاک سیروان خەلسۆ ڕۆژنامەوان لە ڤەرجینیا و دەخیلی شەمەوە کە تازە لە کۆنگرەی کۆمارێکە دموکراتەکان گەڕاوەتەوە ئایزان زۆر سپاس بۆ ئێوەش بوو کاتەی لەگەڵما بوو کاتە چ خۆش بۆ هەموو لایەک